شميش تواوى لكو
دەستان خۆش بێ و دەمی خۆش بێ. سپاس بۆ تۆ ڕۆژگاریان ماندوو نەبن ئێوەش دەستان خۆش بێ. ئەتوان هەر فەرمونەکەر بێنە بۆی ئێرە. کە گفتوگۆ بکەین. بەیانیتان باش، دەستان باش. خۆش بێ. سپاس بۆیەوە بەخێر بێ خاتە ڕۆژگار، زۆر بەخێر بێ. دەستەکانتان خۆش بێ کاردەوەلی، زۆر زۆر سپاس. سپاس بۆ ئامادەبوونی ئەمڕۆ لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ، هەرچەنە لە زۆربەی بۆنەکانی تریشا بەشدار بووی بە چەند گۆرانیە لەگەڵمانە، بەڵام ئەمڕۆ جیاوازتر و بە ستایلێکی جیاوازتر لەگەڵ کاکەوەلی و کاکە ژەنیارە کۆمەڵێ بەرهەمە بۆ ئێمە ئامادەکراوە. سپاس بۆ ئامادەبوونت، زۆر زۆر بەخێر. زۆر سپاس. منەمێلەوە دەست پێ بکەم، ینی زۆر جار تۆ بەرکەوتنی هەبووە لەگەڵ گروپە میوزیکیەکانە، بەڵام ئەم جاریان جیاوازتر لەگەڵ کاکەوەلی و کاکە ژەنیار لەوانەیە ستایلێکی جیاوازتر بێ. بۆ تۆ تا چەند خۆشترە یان ئاسانترە یان گونجاندن هەیە لەگەڵ گۆرانەکانی تۆیە؟ لەبەرەوەی هەردوو ئالەتەکە دوو ئالەتی زۆر جوانن، ئەنجا کۆکردنەوەی دەنگەکە و لەگەڵ ئەو دوو ئالەتەشە ئاسانترێکە لە ڕووی تەمرینکردنەوە. یارمەتی من زۆر زۆرە، ئەگەر ئالەتەکان زۆر بن قەرەباڵغ بن تەبعاً تەمرینی زۆرترەوێ، کاتی زۆرترەوێ، بەڵام ئەمە بۆ من خۆشتر و باشترێ بن. زۆر باشە. ڕۆژگاریان تۆ شێوەکاریشی لەگەڵ ئەوەی کا هونەرمەندێکی دەنخۆشی گۆرانی بێژێکی دەنخۆشی شێوەکاریشی ئەتێ زیاتر لە کامیانە بۆ نمونە گرنگی بە بواری هونەرەکە و بی؟ لا نەخان وەڵی من عاشقی شێوەکاریشم، زۆرم خۆشەیە. لەبەرەوەی لە مەکتەبا من مامۆستام زۆرتر لە مەکتەبا گرنگی بە شێوەکاریەکە ئەیەم، چونکە خۆتە زانی لە ڕووی قوتابخانە و شتەکانەوە ئێمە ناتوانین لەوێ موزیک بڵینەوە یان دەنگ بڵینەوە، مەگەر یەکێک حەزی زۆر پێبێت و ئینسترومنتەکەی بێنن لەگەڵ خۆیان، گینا ناتوانین. بەڵام شێوەکارێکە گونجاوترە وتنەوەی و خۆشیشم ئەوێ، عنی شامبەشانی ئەمەم خۆشەیە، خۆم شێوەکاریم تاوا کرد. دەست خۆش بێ. سپاس بۆ تۆ کاکەوەلی. بانی باش. بانی باش. یاخۆ باش بیت. تاقیکردنەوەی ئەزمموی ئەم گۆرانی پێشانە بە چەند ستایلێکی جیاواز تا چەند کاریگەریە بێ لەسەر ئەوەی کە بەرهەمەکە بە شێوازێک و بە شێوازێکی جوانتر بوترێتەوە. ینی هەندێک گۆرە ئێسام گۆرانەی کات و ڕۆژگار وتی لەوانەیەگە لەگەڵ گروپێکی زۆر گەورەیە بێ، لەوانێت چەندین پرۆڤی بێت و یاخۆش شێوازە تایبەتەکەی خۆی بەس بە دوو ئالەتی جیاواز گۆرانەکە ژووترێت و چێژێکی تایبەتی هەیە. ئەمە چۆن ئامادەکاری بۆکرێت؟ سەرەتا بەینتان باش، بانی لە وستافە ئازیزە باش، بەینی لە بینەرانمان باش. کاک سەرکۆ هەڵبەتە ئەگەر بێت و دەنگبێژ ڕاهێنانی لەگەڵ گروپا بێ، هەڵبەتە ئەزمونونەکەی یاخود تێستەکەی کارەکەی قورسترە بێ. بۆچی قورسترە بێ؟ لەبەروی وەکو ڕۆژگار ئاماژەی پێکرد کە ئەو هەموو ئامێرە پێش هەموو شتێکە بێ ئامێرەکان کۆک بکرێن، لەبەروی ناکۆکی ئامێر واکە کە دەنگبێژ تووشی کێشە بێت لە ڕووی وتنەوە، لە ڕووی چڕینەوە. کۆک نەبن دەنگەکانیان لە هێرتزێکە کاتێک کە ئامێر کۆکە کرێ بۆ نمونە سەدە بۆ سەدە جۆری کۆکی ئامێرەکان بە ئینگلیزی پێوترێت تیون، بە عەرەبیش پێوترێ نەسب، بەڵام ئەو نەسبە لێرە زۆر باوە، بەڵام هەر بە کوردیەکە بەکاربێنی باش دەکارم پێوترێ کۆک. کۆکی ئامێرەکە ئەوەیە کە تۆ بگاتەوە ڕێنجی دەنگی ڕەسەنی خۆی ئەو ئامێرە. باشە ئێستا بۆ نمونە کۆکی گشتی سێرەکەی لە ناوەندی هونەریە یاخود لە ناو گروپەکانە سەرەکی 442 یاخود 443 هەرتزەکە ئەمە ستانداردا بۆ ئەوەی گروپەکە بە تاواتی لەسەر ئەو ژمارەیە کۆک کرێت بتوانن یەک دەنگ یەک ئاست پێشکەشکەن. هەندێک جار کە کێشە دروستە بێت لە جۆری کۆکەکەیە، بۆ نمونە ئامێرە کۆکێکە و ئەمەش کۆکێکیە ئاوازبێژ یاخود دەنگبێژ تووشی ئەو گرفتە بێت لەبەروی دەنگەکان بەڕێکی نایە بەگوێیە. اینجا ئەزمونکردنی دەنگبێژەکان لەگەڵ گروپە جۆرا و جۆرەکانە زۆر گرنگە. گرنگیەکەی لە چیایە؟ بۆ نمونە یەک ڕەنگێک نەگرێت، یەک ستایلێک نەگرێت بتوانێت لە هەموو ڕەنگێکا گۆرانی بڵێت، لە هەموو گروپێکە ڕەنگی گروپەکانە گۆرانی بڵێ. هەڵبەتە گەر ئامێرەکان کەمتر بن ڕەنگە ئاسانتر بێ لە ڕووی کارکردنەوە، بەڵام قورسترە بێ لە ڕووی بەجێهێنانەوە. قورسترە بێ بۆچی؟ لەبەروی سۆڵۆکان یاخود دابشکردنی موزیکەکە کۆ بێتەوە لە بینی دوو ئامێرەیە، سێ ئامێرەیە، چوار ئامێرە. کاتێک کە دوانی بوو ئامێرەکان پێوترێت دوێت، ئەگەر دەنگبێژێکمان لەگەڵا بێ پێوترێت تریۆ واتە سیانی، کوارتێتمان هەیە چواری، کوێنتمان هەیە پێنجی. ئێستا ئێمە تریۆین، سیانیە. قورسەکەی لەوەیە کە بۆ نمونە ئەو داڕشتنە موزیکیە لە بینی من و کاک ژەنیارە کۆ بێتەوە لەگەڵ دەنگبێژە.
بەڵام کارەکە ئاسانترە لە بەروی لە یەکتی ئەگەین زۆر کەمین ئەتوانین بۆ نمونە ئامۆژگاریەکانمان بە یەک بڵین تێبینیەکانمان بە یەک بڵین ئەمە زۆر گرنگە زۆر باشە ڕۆژگاریان پێمان بڵێ سەرەتای دەرکەوتنی تۆ بۆ کێ گەڕێتەوە چۆن هاتیتە ناو دنیای هونەری گۆرانی وتنەوە سەرەتای دەرکەوتنم مەگەڕێتەوە بۆ کەناڵی کورسات لە گروپێکی هونەری بووم گروپی سولیئۆن ئیشمانە کرد گەنج بووین و زۆر زۆرها تاقەمان پێ بوو لە جامیعە بووینەوە کاتە گروپەکەمان داوت کرا بۆ بەرنامەی سریستەپ منیش جارجار گۆرانیمەوت ها لە گروپەکە لە مانگی ڕەمەزانە بوو بەڵێ ئیتر وتیان تۆ بڕگەیەکی گۆرانی وتنە با بەهۆی تۆ سەرکەوتن بەدەست بێنی وەرە بۆ ئەو بڕگەیە ئیتر کە منیش چوم لە ئاخریشە گۆرانێکم پێشکەش کرد ئیتر ڤیددیۆکان هەمووی کەت کران و دانرا لە یوتیوب و فەیسبوک و ئەو کاتە فەیسبوک تۆزێ نوێ و تازەش بوو بەڵام بینەری باشی هەبوو خۆم هیچ بڵاو نەکردەوە هەر خەڵک وای کردەوە یعنیەوە کارێکی باش بە بۆی کە تۆ زیاتر گرنگی یەکەم بەڵێ یەکەم دەرکەوتنم ئەوێ بوو زۆر باشە لەگەڵەوەی کە خۆشم مامۆستای لە خوێندنگەیەکە باسیەوت کرد بەس شێوەکاری لەوانەیە بۆ تەلەبوو بۆ خوێندکارەکان بۆ پوچکەوەی کاری خۆتە بەڵام ئەی بۆ خۆت حەزت لە گۆرانی وتنە ئەی بۆ مناڵەکانیش فێری گۆرانی ناکەی یعنی بۆ فێری ئەویان ناکەیت کە مناڵ هەر ئەمەنی جارێک دوانە دوم جار خۆی دواتەکەوێت ئیتە خۆی حەزەکە بۆی کە گۆرانی و لەگەڵا بڵێ مادەم خۆشە دەنگە خۆشە ینی ئەتوانی بیانگەی بە کۆرسی خۆشە خۆی دوو دەنگ خۆشی جوانی هەیە لە ماڵەوە هینا کاک سەرکۆ من تەلەبەکەم زۆر زۆر گەورن یعنی ئەدادێن باشتر لەبەستمەوەیە کە مناڵ نین اینجا تیانادەن خۆشە من لەگەڵ یا تەمرینەکەم مەسەن گۆرانی ئەڵین بێک و ڤیدۆم داناوە لە ئەکاونتەکانی خۆم بەڵام یەک تۆز قورسە چونکە لە پۆلێکە یەک دەنگخۆشیتە یان دوو دەنگخۆشیتە ئەوانی کەچی بکەن تۆزێک ئێمە مەسەن هەلەکە قۆزینەوە بۆ خۆمان ئەوانی کەش گوناحنی وایە هەر زۆری ڕق لە گۆرانیە هیواهەیە هەر حەزی لە ڕسم نییە ئیترە بێ مامۆساکە زۆر پەروەردەیی بێت لە هەموو بوارەکان دەرسەکە خۆشکا بۆ تەلەبەکان لەبەرەوە من زۆرتر گرنگی بە شێوەکارەکەم ئەگینات تەلەبەم هەیە دەنگی خۆشە ئیشم لەگەڵا کردووە یعنی ئالەتی خۆی هێناوە زۆر ئاسانە بۆ من هەر تا من گۆرانیشان بۆڵێم خۆی لەگەڵ ئەوەش من ببوورم زین لە خوێندنگای سەرەتایەکان خۆزگەوە بە زۆر سەرەتایەکان چونکە زۆر زۆر باشترن یعنی بە شێوەیەکی زۆر باشیانە پێشوانی نمونەشمان لەبەردەسە ئێستا تیبی مۆسیقامان هەیە کە مامۆستا مۆفەقەی بابڕێوە چەندین مناڵ هەیە کە لە خوێندنگاکانەوە بەڕاستی هەڵبژێراون بەوەی کە زۆر جار من مامۆستا هونەریەکان کاگوەلیە زانێ وانی ئێمە پەیمانگا کە ئێستا زۆربیان لە خوێندنگاکانە وانی هونەرەڵێنەوە جارێکی تراتونێتەوە بۆ زانکۆ ئەم دیسە خوێنەوە بە شێوەیەکی کاتیمی تر بۆی کە بە کالورۆز بەدەستبێنن ئەم جاریان نەکشەوە کاری بزانی هەرسێ بەشەکە بزانێ بەڵێ کۆلێژی پەروەردەی بنەڕەتە های من لەوانە زۆر جار سێرم کردو ئەڵێ بەهرەی وایتیایە کاکەوەلی تەسەور ناکەیت چەند باشە یعنی چەند تاقەیەکی باشە ئەمانە ئیشان لەگەڵا بکەی لەوانەیە زۆر زۆر بە تاکید لە مەکتەبەکانە زۆری تایە بێ بیان دۆزیتەوە لە ماڵەکەی خۆتاناڵەن دوودەن خۆشی پچکۆلە هەیەوە نیە بەیانی لە ساڵۆن ئەخباریان لێ ئەوتیان کوڕێکی پچکۆلەی هەیە خوا لێ نەستێنێ بەساقیان جار گۆرانی بۆڵێت و کوڕەکەم ناوی خانیە زۆر زۆر حەزی لە بەساق و مسپاس زۆر زۆر حەزی لە هونەرە بەگشتی بەڵام حەزی لە گۆرانیە زۆر یعنی بەڕادەیەک شارەزایە هەتا ئەتوانێت گۆرانی لەسەر مەقامەکە بناسێتەوە زۆر بۆ نمونە من گۆرانی کەڵام ئەڵە دایکە و مەقامە هەرە و مەقامە نییە هیچیش لە ئالەت جارێکە نازانێ بەڵام دەنگی خۆشە باشە تا چەند هەوڵی ئەوەی کە گرنگی زیاتر پەروەردەی زیاتری ئەو دەنگە خۆشی بکەی هەر زۆر پشتیوانیم پاڵپشتیم دایمە پێڵە مەڵم هەوڵدا ئیتر کە گۆرانێکی باش ئەڵێت تەسووریەکەم چەناڵێکی خۆیم بۆ داناوە لە یوتیوب بڵاوێکەمەوە ئەوش خۆی پێی خۆشە ئیتر زۆر هەوڵی لەگەڵایە یعنی بۆم یاد سلێمانی لە مەکتەبەکەی ئیشێکی هەبوو بە بەردەوامی تەمرینیە کرد هەرچەند زۆر بچووکیشە تەمەنی 7 ساڵە بەڵام هیوان پێێتی ئیشەڵڵا ئەمە جۆبیستی دەنگی کوڕەکەی بووین ینی خانی بووین دەنگێکی زۆر ڕەسەنی کوردی هەیە کاتێک کە حەسەن زیرەکە خوێنێ ڕێک حەسەن زیرەکە هەڵەتی تیاناکە زۆر زۆر جوانە زۆر بە جوانی جێ لەگەڵەوەی کەویستی لەسەر مناڵ قسە بکەیت بۆ نمونە ئێمە تۆ دایما میشاڵی بۆ کەسانی دەنگبێژن بۆ دەنگەژیەکانیان هەمیشە پێویستیان بەڕاهێنان ئەی مناڵ خۆی جارێ لە گەشەیە یعنی ئێستا کوڕەکەی ڕۆژگارخان خۆی لە گەشەیە دەنگەشیەکی خاوێن پاک
ئەمە تا چەند گرنگە لە مناڵی و ئیشی لەسەر بکەیت بۆی کە بتوانێت بە شێوەیەکی زۆر باش ئەو دەنگە ژیانی ڕابێنێت. کاک سەرکەوە مناڵ وەکو خامەیەکە وەکو پڕێکی دروستکرا وایە ئەتوانی بە ئارەزوی خۆت بتوانیت شتی لە دروستکەی ئیشی لەسەر بکەیت کاری لەسەر بکەیت. مناڵ پێویستە لەو تەمەنەیە سەرپشکی کەلەوەی جۆ بگرێت. ئامۆژگاری نەکەیت بە چڕی لەبەروی کە چڕی ئامۆژگاریت کرد هەڵبەتە ڕەنگە لە قۆناغێکە هەڵبێت لەو ئەزمونەیە لەو کارەیە پێی ناخۆش بێت. ئێستا خانی من دڵ نییە ڕۆژگار زۆر سەرپشکی کردووە باشە بە ئارزوی خۆی لە ماڵەوە گۆرانی ئەڵێت خۆشی گۆرانی لەگەڵاڵێت وە ئەم کەش و هەوایی پێخۆشە جارێ نەچۆتە ئەوەی کە بۆ منە فێری مەقامەکان بێت چەند جۆری مەقام هەیە و مەقامەکان چۆن نەخوێنرێ و خانەکانی چۆنە و پاشان چەند ڕەنگی دەنگبێژی هەیە ئایا لە چوار پارسی کوردستانە گۆرانی چۆن ئەوترێتەوە مەقام چۆن نەخوێنرێتەوە لە باشوور ڕۆژهڵات و باکوور و ڕۆژ ئاوا هەریکی ستایلێکە گەرمانێ و نەمانەیە ئەگەر قۆڵ بینەوە لەم جۆرە موزیکانە هەریکی ڕەنگێکە. بەڵام مناڵ ئەبێت لە سەرەتای وازی دەبینی لەو بازنەی خۆیە ئازاد بێت پاشان دوایەوە هەنگاو بە هەنگاو قۆناغ بە قۆناغ ساڵە ستەی بەیستەی باشە کە قۆناغی دوم ئەوەیە کە وردە مەقامە سادەکانە ئەوانی کە بە تایبەتی سێرەکی سرودەکانی لەسەر مەقامی عەجەمە یاخود نەهاوەندە ئەمانە وردە ئەو گۆرانیانەی بۆ بێت جادە چۆڵ و سێبەر بوو کۆڵان بە کۆڵان جادە بەجە ئەمانە وردە گوێی لێ بگرێ لەبەروی ئەو جۆرە مەقامانە زۆر ئاسانن ئێمەی ڕۆژهەڵاتی بە تایبەتی کوردی باشوور زۆر بە ئیسراحەت دەتوانین فێری ئەو مەقامانە بین. دڵ نییەم ئەگەر ئەم هەنگاوانە بەو شێوازە بڕوا پاشان بگاتە ئەو مەقامانی کە زۆر قورسن بەڕاستی کە زۆر قوڵ بێتەوە لە قوپۆقی لێ بێتەوە ئەو مەقامانە ئەنجا فێری ئەوانە بێ ئەوش لە قۆناغێکە کە تەمەنی 15 بۆ 16 ساڵ تێ ئەپەڕێت بۆی بتوانێت وەریگرێ لەگەڵەوەشە خوێندنی هەیە ئاگای ئەو هاوسەنگیش بەرهەمی ترتان ئامادەیە گوێمانە بەرهەمی خۆش حاڵە بین فەرموو.
دەستان خۆش بێ دەستان خۆش فەرمونون ببوورنەوە ئازێ تشتانەین دەستان خۆش بێت دەستان خۆش بێ دەنگە خۆش بە ماندوو نەبێ ڕۆژگاریان تۆ زیاتر حەز دەکەی گۆرانی کام هونەرمەند بڵیتەوە بە تایبەت سەرسامی کام هونەرمەندی من زۆر سەرسامی مامۆستامەسەری خالقیم بەڵام ئیتر زۆری گۆرانەکانی ئەڵێمەوە بەرهەمی خۆت بیرت لێ نەکرێتەوە بەرەمی خۆت تۆمارکەیت یاخۆ هەوڵ بێ بزانی شعرێک ئاوازێک وەربگریت و کار لەسەرەوە بکەیت کە ببیت خۆت بێت بە خاوەنددارێتی بەرەمەکەی خۆت تەوانەوە ئاواتی منە ئیشم لەسەر کردو ئیشەڵڵا هەر لە کەناڵی کورسات لە بەرنامەکەی خات و هەژان گەمەسات زەرفێکیان پێشکەش کردم ئەوە کلیپێ بوو بەرهەمی کلیپێکە بەڵام ئیتر کاری ئەوێت ئەبێت شعرێکی جوان بێت ئاوازێکی جوان بێت بۆ ئەوە داوای یارمەتی لە مامۆستا وەلیت کردووە ئەو هاوکارمە لەو شتەیە زۆر باشزانین ئیشێکی جوان و ئومێ دەکەن ئێمەش کاگۆلی چی و کردووە بۆ بەرهەمەی خاتۆ ڕۆژگار هەڵبەتە خاتون ڕۆژگار کاتێک ئەو ئۆفەری بۆ هاتە پێشەوە بۆی ئەو بەرهەمە کلیپێ بکات بەرهەمێ تۆمار کات حاڵەتێک هاتە پێشەوە بزانم کە نەڕەخسا لەو کاتەیە بکرێت ماوەیەک دواخرا پاشان ئێستا لەسەر ئەوەیان کە بۆ نمونە چەند ئاوازێکم بۆ دیاری کردووە بێت تاقی بکەینەوە لەسەر ئەو ئاوازانە بزانین اینجا لەگەڵەوەشە ئەبێ شاعرێکی زۆر باش هەڵبژێرین بۆی بتوانین بەرهەمێکی زۆر زوان پێشکەش بکەین دەستان خۆش بێ وەلی من زۆر جار لە تۆ بیستم حەزی زۆر لە تازەگەریە ینی بە تەنانەت لە ناو میوزیک و گۆرانیشە یان لە ناو ئەوەی کە تۆ بۆ نمونە ئەو شتانی کە هەمیشە دووبارە بۆ تۆ جارێکە بیلۆ بکرێتەوە شتێک کرێت دووبارە نەبێت شتێ بکرێت تازەگەری بێ تا چەند گرنگە ئەم دەنگە تازانە بە شێوەیە لە شێوە کاریان لەگەڵا بکەی بە چەند ئامێرێکی جیاواز ینی گروپێک دروست بکرێ کۆمەڵە گۆرانی وتراوە بەڵام نەم گروپیان گۆرانە نەوتێتەوە بەڵام ستایلێکی جیاوازی خۆی هەیە ئەمە تا چەند گرنگە کاک سەرکۆ لە ئەوروپاش لە دنیای باڵین موزیکە لە دەرەوەی کوردستانە لە دەرەوەی ڕۆژهەڵاتی ناوڕاستشە باڵین هەڵبەتە چەندین هزار دانەر هەبووە لە بواری موزیکە با بڵین لەوانە بیتۆڤن و مۆزارت و جوان سبستیان باخ و ڤاگنەر و شتراوس و ئەمانە لە سەدەکانی سێرەکەی 1400ەکانەوە تاکو 1800ەکان کاری موزیکیان نووسیوەتەوە هەریکی بە ڕەنگێک هەریکی بە ستایلێک هەریکی بە سەردەمێک هەریکی بە فۆرمێک ئێستا کە لێرێتەوە لە سەردەمی هاوچەرخە کە ئێستا سەردەمی هاوچەرخە کانتەمپۆری لێ ئیرێتەوە هەڵبەتە بە هەمان ڕەنگ لێ نایرێتەوە ڕەنگە کاکژەنیار برادرانی موزیک موزیسیانان ئاگایان لێە بۆ نمونە ئەو کارانی کە بەو فۆرمە پێشکەش کراوە بەو گروپە پێشکەش کراوە ئێستا بە گروپێکی کە ئەکرێ بە چەندین ئامێری جیاواز و نوێ کە ئامێری ڕیتمی یاخود ئامێریی دەنگی تازە هاتوۆتە ئاراوە بەو ستایلە بەکارێنن زۆر گرنگە ئێمە کاتێک کە هەر ئاوازێکی ڕەسەنی کوردی کۆن هەر هی مامۆستایەکی بەڕێز بێت باشەکە پێشتر گوتوێتیەوە خوێندوێتی ئەگەر بمانێت دەستکاری بکەین باشتر وایە
یا بە ڕەنگێکی زۆر باش پێشکەشیکەین یان نیکەین لەبەرەوەی ئەوەی کە کراوە زۆر جوانە زۆر نایەبە ئەوانەی کە خاڵی خۆش و ماوەسا کەریم کابان و یاخود حەسەن زیرەک و محەممەدی مام لێ سەی عەلیەزغەری کوردستانی عەلی مەردان ئەمانەشتی زۆر نەوازیان کردووە ناکرێ ئێمە بین لەو ڕەنگە بیشێوێنین بە شێوازێکی کواڵیتیشی خراپتر پێشکەشی نەخێر یا ئەبێ زۆر نایە بێ زۆر باش بێ کەسێکی زۆر ئەکادیمی ئاگاری ئەوە بێت کە بتوانێت بە شێوە بە داڕشتێکی زۆر نوێ زۆر باش پێشکەشیکات یان نەیکات لەبەروی ئەو دقەی کە هەمانە وەکو دقێکی سیناریۆیەکی شانۆگەری وایە یا ئەوە تا ئەگەر شانۆگەرێکە زۆر سیناریۆکە زۆر کواڵیتی زۆر باش بێت یا ئەو تا ئەبێ کەسێکی زۆر لێ هاتوو ئەکتەرەکان تەمسیلیکەن جێبەجیکن یا نەکرێ باشترە لەبەروی ئەو شانۆگەری دوای کەس بینەری کەمە بێت یا خود ڕخنەی بەڕخنیی زۆرەکەوێت بۆیە ئەمە زۆر پێویستەکە ڕاستە ڕنگ ئەگۆڕین لە گروپەکانە بەڵام لەگەڵ ئەوە شابێ ئاگامان لە دەقی ئاوازەکان بێت هەڵبەتە کاری نوێش ئەبێ زۆر بەوریایە وکرێت لەبەروی موزیک ئەمەنە ڕەنگی لێ بووەتەوە ئەوەنەی ڕەنگیشمان تێکەڵ بووە چی فارس بێ و چه تورک بێ و چه عەرەب بێ و چی ڕەنگەکانی کە بێت لاتینێژ ئێستا هاتوۆتە سەری ئەنی وای لێ هاتووە ناوێری بە هەموو شێوازێک ئاواز بنووسیتەوە ئەبێ زۆر بەوریایەوە لەبەروی مەقامی کوردی دیاری کراوە بێت لەو سنووریا بینووسیتەوە لەوە تێنەپەڕێ کە تێپەڕی لە ڕەنگی ئێمە دەرەچێت زۆر باشە ڕۆژگاریان زۆر پەلەی ئەوە بوو زوو تاوە بیت و بۆی بێ لەگەڵ کاکەولید و کاکە ژەنیارا پرۆڤەکەی فریا کەوتی زای لە کێکی شۆ لێرە بوو من بەس ئەمان زۆر درەن هاتن ناوەڵا خەتای ئەوانیش خۆمانە زانی خەتای کێ ئێستا پرۆڤەتان کردبوو پێشتریان چی؟ ئەتانی زەم بەیانێ پرۆڤە ئەمانیش ئەم بەیانێ دووبارە پرۆڤە بگەینەوە پێویست بوو دوێنێ پرۆڤێکمان کرد لێرە هەر لەم شوێنەیە بەڵام هەڵبەتە کاتێک کە پرۆڤە ئەکرێت پێویستە جەنەرال پرۆڤەیەک بکرێت پێش نمایش پرۆڤێ بکرێت هەر کۆنسێرتێکە ئەکرێت سێرەکەی مانگێ پرۆڤاکات یاخود هەفتەیە پرۆڤاکات ڕۆژی نمایش پرۆڤێکی کورتەکەن بۆی تێستی دەنگکەن تێستی ئەو شوێنە بکەن دانیشتن کاتێک کە کامیرەکان ئیشەکات کاتێک کە پێشکەشکار و ئەوانش گەیەن هەڵبەتە ئەگۆردرێ شەپۆلی لەش ئەگۆردرێ هەستێکی جیاواز ئەبێ لەگەڵ ئەوەش هەڕابێت کاتێک کە هیچێک هات و چۆکەوە ئەمیش لێرە کۆرانیڵ بێ زۆر نۆرماڵ بێ باشە ئەوە زۆر گرنگە خات و ڕۆژگام پێم خۆش بوو باسی ئەو بکەم کە زۆر جار ئێمە بادام تۆ خۆت مامۆسای و خوێندکارەکانیشت گەورن کوڕ و کچن یان بەڵێ کوڕ و کچن تا ئێستا کوڕ و کچن زۆر باشە لەو قۆناغەیە ئیتر بیر لەوەکەنەوە بڕیار بەم بچن بۆچی بخوێنن ئاواتی خۆیان چییە ئەوەی تۆ بەرکەوتنە لەگەڵ خوێندکارەکانە هەیە تا چەند حەزی هوەری هەیە لای خوێندکارەکانمان لەو قۆناغەیە بەبێ جیاوازی لە هەموو بۆهرەکان شوێن تا شوێن فەرقەکات من پێشتر مامۆستا بووم لە ناو شار لەبەرەوەی لە مەکتەبەکەی خۆم پێویستیان پێم نەبوو مامۆستاکان زۆر بووین بەڵام تقریبان ئەوە 5-6 ساڵە هەر لە دەرەوەی شارم یەکسەر کە دامەزرام نەقڵ نەبوومەتەوە خوێندکاری دەرەوەی شار ئاوات و خولیاکانیان جیاوازن لە ناو شار یعنی ئەگەر لە پۆلێکە یەک دانت بۆ دروست ببێت کە حەزی لە هونەر بێت زۆرە چونکە بەڕاستی مشکی بە هەنێشتی ترەوە مەشغوڵە بۆ نمونە هەنێکیان ئیشەکەن بە تایبەتی ئەو مەتیقانە دوورەکان هەنێکیان ئیشەکەن ئەوەنە هیلاکن هەر فرێ خوێندنەکانەکەون یان مەسەرەن من بە تەلەبەم و تۆتومام ئەم ڕاستمەم بۆ دروست کەوتی مامۆستا ئەمە بەرمە بۆ ماڵە باوکم هەر لێمەیە لەسەر ئەم شتە یعنی گاڵتەم پێگاڵە کوڕم تۆ دروست دەکەی تێگی ینی ئەم ئاسەنگانەوە بۆ دروستە بێ بەڵام لە قوتابخانەی ناو شارە مەسەن لە مەتەقەیەکی ڕاقی خۆش لاواچێ لە پۆلێکە 15 تەلەبەت هەبێت کە حەزی لە هونەر بێت اینجا کوڕ و کچیش تۆزێ جیاوازیان هەیە کچ حەزی لە هونەرە زۆر ئیشی دەست مەجالەکەش فراوانترە بۆ کچ مەسەن خەیاتیە دیزاینە ئیشی دەسە اینجا ڕستمیشە بەڵام کوڕ زۆرتر حەزی لە وەرزشە لە دەرەوەی شار هەر ڕاکە هەر لە مامۆستا حەزی لە وەرزش لەسەر کیرفی تیاشیان حەزی لە هونەرە بەڵام بەڕاستی قورسە دەرس بە هەم کوڕ و هەم کچیش بڵی لە پۆلێکە و لە دەرەوەی شار لە زۆرێک لە خوێندنگە و قوتابخانەکانە وانەی هونەر بەتایبەت لەگەڵ وەرزشە زۆر پەراوێزخراوە وانە زانستیەکانی تر بۆن مەلەبری ئەوانە وەرەگیرێت و تا چەند لەو خوێندنگەی کە مامۆستای تیا گرنگی تاوت بەوانەی هونەریاوەتەوێت بۆ نمونە هەفتانە هەر هیچ نەبێ یەک وانە بێ دوو وانەش بێت پێشکەشی خوێندکارەکان تی بکەیت
لانا خان ئێمە حسەمان هەیە یعنی بەشەوانەمان هەیە هەر مامۆسایەک لە پۆلێکە جاری وا هەیە بڵێن ئەدەبیەکان یەک بەشەوانە علمیەکان هینە ئەدەبیەکان دوو بەشەوانە علمیەکان بەشەوانەیەک ئەمە جەدۆلە سابتە لەو مەکتەبانەشی کەلەی بووم بە خۆشحاڵیەوە یەک مدیریش نەبووە بڵێ نابێ هوەر با مامۆسایەکی بیرکاری بچێت کە بەڕاستی و زۆر گرنگە بۆ هەم وەکو پشوێک وەکو ڕاستێک بۆ مشکی ئەو خوێندکارانە یعنی زۆرتر مدیرەکەم زۆر تەکی دەسەرەوە کاتەوە کە بێت وانەکە لە کاتی خۆرا بخوێنرێت و تەلەبەکە بیخوێنێ یعنی چی ئەو هەموو دەرسە قورسا خوێنێقی چێکە هەر تەلەبەکانیش تەسەور کە گەڕ ڕۆژێ نەچمەوە بۆ ڕۆژی دواتر قسەم لەگەڵا ناکەن ئەڵێن بۆ نەهاتیتەوە ئێڵم کاکە مش نەخۆشەکەەوە مناڵم نەخۆشەکە ئیشم بۆ دروستە بێت یعنی ئەوە نان حەز لە وانەی هوەرە لا خۆشویست ڕووداوێک هەیە لەسەر ئەوەی کە بۆ قوتابخانەکانی دەروی شار و ناوی شار یەکێ لە هاوڕەکان ئەمە ڕووداویشی ڕاستیە هیچێک لە هاوڕێکانمان سەرکەش ژەنیاری پیانۆیە لە دەروی شار مامۆستا بێت ئەوەی تر خۆی ژەنیاری پیانۆیە بۆی دەرسی کاتێک کە سرودەکانیان پێڵێتەوە هەڵبەتە پیانۆیان ئۆریان لێژانێت یەکێک لە باوکان با بڵێن کێت ژوورەوە سێرەکە سەرکەش پیانۆ لێ ئۆرگ لێ و ئەی ڕقی بە کوڕەکەی هەڵێتەوە ئەڵێ مامۆستاوە چەند ساڵە سەر قاڵی و پیانۆی ئەڵێ وڵای نزیکی 10 ساڵە بێ من پیانۆ ئەژەنم ئەڵێ 10 ساڵەوە هێشتا بە 2 دەست لێی من کوڕەکەم 1 مانگە و بە 1 دەست لێیە وازانێ ماتۆڕ لێ قڕی لە 1 مانگە و بە 1 دەست بەس تۆ 10 ساڵە زۆر باشە دەستان خۆش بێت بەرهەمی کەمانماوە بەرهەمیتر هەیەوانە یەک بەرهەمیتر خۆشحاڵە بین گوێمان لێ چنوری پایشتەوە سوورە هەڵاڵیکەوە وێنەی زوف و گۆناتر تاکە نازداری باوە بەخوا جوان و شیرینە ڕووبا خاڵ و لێ و نەخشینە بەخوا جوان و شیرینە ڕووبا خاڵ و لێ و نەخشینە لا ناو باخاتەوە لا من تۆراوە گۆنا ئاڵ هاتەوە بۆچی گۆڕاوە یاری نازار هێزی هەناوەکەم گوڵی ناوڕاست گۆشەی شەتاوەکەم یاری نازار هێزی هەناوەکەم گوڵی ناوڕاست گۆشەی شەتاوەکەم بەخوا جوان و شیرینە ڕووبا خاڵ و لێ و نەخشینە بەخوا جوان و شیرینە ڕووبا خاڵ و لێ و نەخشینە
خۆکی کوردستان سەردەلیلەی چاومەستان هەستە دەستی یەک بگری بچین بۆ سەیری کەسان بەخوا جوان و شیرینە ڕووبا خاڵ و لێو نەخشینە بەخوا جوان و شیرینە ڕووبا خاڵ و لێو نەخشینە لە ناوڕان هاتەوە یاری نازدارێ بالەنجایە و لارەوە یاری غەمخوارێ مانگی تابان شەوی پەژارەکەم تەنیا هاوار دڵی هەژارەکەم مانگی تابان شەوی پەژارەکەم تەنیا هاوار دڵی هەژارەکەم بەخوا جوان و شیرینە ڕووبا خاڵ و لێو نەخشینە بەخوا جوان و شیرینە ڕووبا خاڵ و لێو نەخشینە دەستان خۆش بێت. زۆر زۆر سپاس سپاس. ڕۆژگاریان ئەمڕۆ کەلامان ئامادە بووی سپاس بۆ زۆر ئەو بە زۆر هەمە سپاس زۆر خاتە تایبەتانەی ڕۆژگار. کە پێشکەشت کردین پرۆگرامەکەمانە جوانتر کرد